في جداهیه و بتایبەتی جی حتی آخفتنین عراقی و بشک سیاستوانین عراقی جی از گریدای بتایبەتی جی پیشکفتنا الهرم کردستان جداهی آوید گل باشور و ناوراستاوی بو چی روش ویری حوصایه بو چی خدمت کنن الناوراست و باشور عراقی بو ولاتیان نایتا پیشکش کرن از گل خاتون نوال موسویش رو وکار سیاسی کدش بغداد گل مادا بتاسی بحث خاتون اول گلک سپاس کوین گل مادانش پیدا باش دست پکی از بوچوناتا جوار بگرم دیدناتر سر پیشکفتن و خدمتگزاریان الهرم و کردستانه و جداهید گل باشور و ناوراست عراق چاوه هین چاواد بینن نعم تحية طيبة وصباح جناب تو بيانيتان باش بياني همو بينراني كورسام سشوار باش بێگومان جیاوازیەکی زۆر ڕوون هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەی عێراق لە ڕوانگەی خزمەتگوزاریەوە لە ڕوانگەی هەموو شتێکەوە جیاوازیەکە زۆر ڕوونە بە ئاشکرا هەستی پێ دەکرێت ئەمەش وا دادەنرێت کە ئیدارەی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان زۆر باش هەرێمەکەی پێش خستووە خزمەتی پێشکەش کردووە واتە لەسەر ئاستی هەڵبژاردن لەسەر ئاستی بابەتەکە پەیوەستی بە هەڵبژاردنەوە نییە بەڵکو بەردەوام خزمەتگوزاری هەمیشە هەیە هەمیشە خەڵک پێویستیان بەچی بێ بۆیان دابین کراوە بۆ نمونە بابەتی کارەبامانەیە هەروەها پێداویستیە سەرەتایەکان بۆ خەڵک دابین کراوە ئەمەش مانای وایە کە هەرێمی کوردستان بازدانێکی زۆری تۆمار کردووە بە تایبەتی لە دابینکردنی کارەبا کە ئێستا 24 کاتژمێر کارەبا لە هەرێمی کوردستان هەیە بەبێ بڕان ئەمەش مانای وایە کە پێشکەوتێکی زۆر بەرچاو هاتووە تا ئاراوە لە هەرێمی کوردستان جا بەغدا و ناوچەکانی دیکە ئەمە نییە ئەو پێشکەفتنە و شێوازێ پێشکەشکردنا خزمەتگوزاریان و ئاوەدانی ئەڤۆل هەرێما کوردستانی هەی بۆ عێراقی بگشتی باشە یان ژی خراپە لا بالتأكيد بەڵێ نمونەی هەرێمی کوردستان کە ئێمە دەیبینین بە چاوی خۆمان هەروەها هاوڵاتیانی باشوور و ناوەڕاست دەیبینین کاتێک دەچنە هەرێمی کوردستان ئەو نمونە جوانە دەبینن جیاوازیەکە دەبینن خزمەتگوزاریەکان دەبینن بێگومان ئەوانی چاویان لەوەیە خزمەتگوزاریان بۆ دابین کرێت ئەوانی چاویان لەوەیە ڕۆژێکە ڕۆژانە وەکو هەرێمی کوردستانیان لێ بێت بێگومان ئەزمووری هەرێمی کوردستان ئەزموورێکی سەرکەوتووە سەرکردایەتێکی سەرکەوتووی هەیە هەروەها خزمەتگوزاری زۆر باش دابین کراوە واتە ئێستا نەک تەنها لە عێراق بەڵکو لە دەرەوەی عێراقیش خەڵک بۆ گەشتیاری دەچنە هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی هەرێمی کوردستان ناوبانکێکی باشی هەیە لە ڕووی گەشتیاریەوە واتە دەتوانین بڵین ئەم هەموو چالاکیە ئەم هەموو پێشکەوتنە نمونەیەکی زۆر سەرکەوتووە کاریگەری لەسەر عێراقیش دەبێت چونکە دەبێتە هۆکاری بوژانەوەی ئابووری عێراقیش خەڵکی عێراق کاتێک دەچنە هەرێمی کوردستان چاویان لەوەیە کە فیدراڵیەت سەرکەوتوو بووە دەیانەوێت ئەو نمونە بێتە ناوچەکانی دیکەی عێراقیش بۆیە من بەداوی دەدەم کە نمونەیەکی سەرکەوتوو کە سوودی بۆ هەمووی عێراق دێ من پێم وایە کە هەر کاتێک خزمەتگوزاری و پێداویستیەکان لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بچن کاریگەری ئەرێنیان دەبێت لەسەر ناوچەکانی دیکەی عێراق چونکە ئەو کاتە ململانێ دروست دەبێت سەرکردایەتی سیاسی لە بەغدا هەوڵ دەدەن لانی کەم ئەگەر وەکو هەرێمی کوردستانیش دەبێت لانی کەم نیوەی هەرێمی کوردستان خزمەتگوزاری پێشکەکەن و ئەو جیاوازیە گەورەیە کەم بکەنەوە ئەوەی کە خەڵک هێندە گلەیان لێ نەکات خەڵک هێندە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان نەبینێت و گلەی لەمان بکات گەلک سپاس نەوەڵخان بۆ گوتنەوە ئەڤان ڕاستیان و هەمی شێوەیەکی وەکی توژێ ماشە پێتکی هەرێما کوردستانی نمونەیەکە جوانە بۆ عێراق و ڕۆژهەڵاتە ناوەڕاست گشتی لێپا بەرامبەر ئەس بەحسا بۆچوونە هەند لایەنێن سیاسی و گرۆپێن عێراقی بکە ku dijatiya vê pêşkeftinê vê nimûne ciwaniya Herêma Kurdistanê dikin. Dîtnewe bûçê ev dijatiya tê tekirin.
التنافس ئەو ململانەی کە هەیە واتە ململانەی سیاسی و ململانەی هەڵبژاردن وای لە بەشێک لە هێزەکان کردووە کە هێرش گەنەستان هەرێمی کوردستان واتە نایەنوێت پەیوەندەکانی هەرێم و بەغدا زۆر باش بێت بەتابەت لە کاتی هەڵبژاردنە کاتێک ئێمە نزیک دەبینەوە لە هەڵبژاردن پارتە سیاسیەکانی عێراق هێزە سیاسیەکان تەنانەت ئەو کەسانشی کە دەسەڵاتیان بەدەسەوەیە هەوڵ دەدەن کە دوژمنایەتی بچێنن لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا دەیانەوێت ئەم دوژمنایەتیە گەشە بکات بۆ ئەوەی کە نیشانی خەڵکی خواری بدەن کە هۆکاری دواکەوتنی بەغدا بچی هەرێمی کوردستانە هۆکاری دواکەوتنی بەغدا و ناوچەکانی دیکەی عێراق هەرێمی کوردستانە ئەوان هەوڵ دەدەن بەو جۆرە دوژمنایەتیە دەنگی خۆیان زیاد بکەن هەوڵ دەدەن مجامەلی سیاسی بکەن هەوڵ دەدەن کە فێڵ بکەن لە خەڵک بۆی کە بڵێن هەرێمی کوردستان دوژمنی ئێمە و دوژمنایەتی دروست بکەن ئەمەش مانای چییە تۆ کە بەرنامەیەکی هەڵبژاردنی باش نەبوو ناچاری پەنابوو ئەم جۆرە بەرنامانە بێت تۆ کە خاوەنی دەنگێک نەبووی خاوەنی پرۆژەیەک نەبووی بیکەی ناچاری ئەم جۆرە وتارانە بێنیتە سەر شاشە بۆ ئەوەی کە خەڵک هەست و سۆزیان بۆ تۆ بجوڵێت تۆ جارێکی دیکە دێیت دروشمی تائیفی دووپات دەکەیتەوە دروشمی تائیفی پەرە پێ دەدەیت ئەمە زۆر ترسناکە ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان بە هەموو جیاوازیەکانەوە لەگەڵ هەرێمی کوردستان زۆر هاوسۆزی برامانن خۆشکمانن بەڵام ئەوان سەرکردەکان ئەو گروپانەی کە تۆ باست کرد چونکە ئەجەندایەکیان نییە چونکە بەرنامەیان نییە دەیانەوێت دۆخەکە بتەقێنەوە دەیانەوێت دوژمنایەتی دروست بکەن بۆ ئەوەی کە شکستی خۆیان بژاردنەوە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە پرۆسەی سیاسی عێراقدا هەر بۆیە بەڵام گومانی تێدا نییە خەڵکی عێراق هۆشیارن خەڵکی عێراق هەرێمی کوردستانیان دیتووە هاتوونەتە ئەوێ بۆ گەشتیاری بۆ سەردان بۆ نەخۆشی بینیوانە هەرێمی کوردستان چەند پێشکەوتووە هەرێمی کوردستان بۆوان ناشکێت هەرێمی کوردستان یارمەتی ناوچەکانی دیکەی عێراقش دەدات هەر بۆیە خەڵک لەوە تێدەگا ئەوانەی ئەوە دەگەن پاساوە تەنها پاساوە بدیتنەوە بۆچی الجهة دژاتیکردنێ منافەسە کێبڕکەیەکە شەریفانە ژۆلیێوان لایەنین سیاسی و حتی دەسەڵاتدارên عێراقی jî vel beramberî Herêma Kurdistanê natekirin. Ka çawa Herêma Kurdistanê xizmetê tekirin bilal navçeyên xwe jî evan xizmeta evan pêşkeftinê pêşkêşê xelkê xwe bikin. Bûçî evê nakin. هم دائما هەمیشە بەداخەوە شکستیان تۆمار کردووە هەر بۆیە گوتارێک دەهێن لە پێشەوە کە شکستی خۆیان بشارنەوە قسەیەک دەکەن کە شکستی خۆیان بشارێتەوە ئەوان لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا باس لەوە دەکەن کە ڕێگریان لێکراوە ناوچەکانی دیکەی عێراق پەرە پێ بدەن ئەمەش قسەیەکی زۆر زۆر ناڕاستە ئەمە هیچ بنەمایەکی نییە چونکە ماوەی 20 ساڵە دەسەڵات بەدەستی ئەوانەوەی لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەوەی هەیە تەنها شەڕی ڕەنگە و ڕەنگە شەڕی تائیفێتە شەڕی پێکهاتەکانە دەجێگەی ئەوەی کە شەڕی پێشکەشکردنی خزمەتگوزاری و شەڕی دابینکردنی کارەبا ئاو بێت بۆ نمونە شیعەکان هیچ پاساوێکیان نییە بۆ دواکەوتنی پارێزگاکانیان چونکە دەسەڵات بەدەستی خۆیانەوە بووە لەم ماوەی 20 ساڵی ڕابردووە دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی سەربازی دەسەڵاتی ئابووری 20 ساڵە خۆیان هەموو شتێکیان بەدەستە بەڵام نەیانتوانیوەکە خزمەتگوزاری سادە پێشکەشی وڵاتی بکەن لە بەرامبەردا ناچارن بێت پاساو بهێننەوە پاساو بە جۆرێک بهێننەوە کە هەرێمە کوردستان تۆمەتبارە بە ئەو شکستیان لە کاتێکدا خۆیان بەرپرسیان لە شکستی سیاسیان لە شکستی خزمەتگوزاریان لە شکستی ئابووریان دەبووە زۆر زۆر دۆخی عێراق باش بووایە بە گوێرەی ئەو پارێزگای ئەو سامان و داهاتەی پارێزگاکانی عێراقیانە دەبووە خزمەتگوزاری زۆر زۆر لە ئاستی باڵادا بووە نەوتەیە قوڵقوشمەیە غاز هەیە ئەم هەموو داهاتت هەیە دەکرێت زۆر زۆر پەرەی پێ بدەیت و پارێزگاکانی خۆتی پەرە پێ بدەیت خزمەتگوزاری پێشکەشی خەڵک بکەیت پارێزگاکانت دەوڵەمەندت بەڵام زۆر زۆر بەداخەوە تەنها و تەنها ئەوەی بینیمانە گەندەڵیە بەهەدەردانە دزیە دزی ملیار دۆلاریمانەیە دزیەکانیش بچووک و ئەوانە نین ینی پارێکی زۆر زۆر دزریە ئەو بەرپرسانە دەستیان خستووەتە قاقای کەتی ئابووری عێراقەوە
ئەوەشی کە باجەکەی دەدات یەکەم و کۆتایی هەر هاوڵاتیە ئەگارەبای نییە ئاوی نییە خزمەتگوزاری نییە هاوڵاتی شەرقی خۆتی بپرسێت کە من ئەم هەموو سامانەم هەیە پارێزگاکەم ئەم هەموو سامانی تێدایە بەڵام بۆچی پێشکەوتو نیم بۆیە ئەوان دێن لە ڕێگەی دروشمی تائیفی و دروشمی فیتنەگەرایی و دروشمی دژمنکاریەوە هەوڵ دەدەن کە پاساو بێنەوە بۆ شکستەکانی خۆیان تەنانەت ئێمە لەسەر سەقامگیریش هەرێم کوردستان ئێمە باشتر نەوال موسەوی شروع کارە سیاسی هیچ بەغدای پاوەیەکی ڕاستە خود گەلمە دەبوون گەلک سوپاس بووە.